خۆشەویستانم سڵاو لە ڤیددیۆیەکی نوێیە یەک دەگرینەوە بەڵام ئەم جارە باز لە چوار هەڵەی باوەکەین کە هەمیشە گۆرانی بێژان یاخود دەنگبێژان دووبارەی دەکەنەوە هەر بۆیە دەبێتە کێشە و کەم و کورتی لە کاتی گۆرانی وتندا. یەکەم هەڵبژاردننی تۆنی دەنگەکەت یاخود تەبەقەی دەنگەکەت بە هەڵە هەمیشە گۆرانی پێدەڵێ، هەر بۆیە هەموو کاتێک ناتوانانی یاخود زۆر نزم گۆرانەکە دەڵێ و یاخود زۆر بەبەرزی گۆرانەکە دەڵێ بۆیە ناگەیتە دەنگە بەرزەکان یاخود ئەوەنە نزمیێڵی ناگەیتە دەنگە نزمەکان. ئەمە یەکێکە لە دیارترین و لە باوترین هەڵە کە هەمیشە گۆرانی بێژەکان ئەیکەنەوە. هیوادارم دوور بن لەو کێشەیەوە لەبەر ئەوەی هەر بۆ تاقیکردنەوەی خۆتان ئەگەر بتانەوێ باشترین طبقە چییە، ئێستا من ئەم قسەکردنە قسەی پێکم ئەم طبقەیە کێشەی چییە بۆ لەمەوە دەست پێ ناکەڵێن بۆ بە تۆنی دەنگی یەکەم جار بە تۆنی دەنگی قسەکردن دەست پێ بکە. ئەمە لێرە دەنگی من ئیسراحەتە هەتا بەرسەر بیتۆ تۆنەکان بەرزە بێتەوە، تۆنەکان تیشترە بێتەوە، ناتوانانی ناگەیتە بەرزتر. بۆ سەرەتا نایی بەم دەنگە بەم تۆنە گۆرانی بڵێ سەرەتا بزانی چۆن دەرەچێت. گیانەکەم بۆوەت لێ کردم بۆ بەجارێ شێتت کردم لە دنیاکەم یارم بووی لە ژینا تۆ بەختیاریم بووی گیانەکەم بۆوەت لێ کردم. توانیم هەم بچمە سەرەوە هەمەی خوارەوەش و هەم بە میکس ڤۆیس لێرەوە بێت، یعنی هیچ کێشەم نییە. لەبەرەوە هیوادارم هەمووتان سوود لەو ببینن سەرەتاگەر هەر نەزانی لە چ تەبەقەیەکەوە بۆت باشە بە تەبەقەی دەنگی قسەکردنتەوە دەست پێ بکە بە گۆرانی وتن. پاشان ئەگەرزانی باش نییە تۆنێک بەرزتریکە تۆنێک نزمتریکە ئەویان دەنگی خۆی و میزاجی خۆتەیزانێ چ تۆنێک بۆ دەنگت باشترە بۆ قورگت ژێکانی دەنگت ئیسراحەترە گۆرانی پێ بڵێ. دوو ناڕۆتۆ زۆرێک لەو ڤیددیوانەی کە بۆم دی ئەوەی کە گوێ لەو دەنگانەکەم بەشی کەمی قورگ بەکارێنێ وەکو چۆن ئەڵێ لە کۆڵانێکی کەسکە هەر ئەمەنە بەکارێنێ با بە قورگت ئەمانەت هەمووی سپیسە بۆ بەکاری ناهێنی. بۆ نمونە گۆرانی هێندە ناهێنێ دنیا خەم بخۆی ئاماناتی هاتووی دەبێ زوو بڕۆی تو هەر ئەمەنەی دەنگ و ئەمەنەی قورگ بەکارێنی ئەڵەی لە بۆکسێکی پچکۆلەیە تەسکای نەخێت. هێندە ناهێنێ دنیا خەم بخۆی ئاماناتی هاتووی دەبێ زوو بڕۆی خۆ بە تایبەتی ڕۆژانی پیری با بەخۆ بگری وەرە لە لەیڵی. نمونەیەکی زیندوو بوو کە پێم وتن بۆی بزانن مەبەستم لە چییە، لەبری ئەوە یعنی وەکوا بێتەوە لەبری بە شەرمۆ بیڵێ نەخێت دەنگت بکەرەوە قورگت بکەرەوە تۆزێ دەمت ئەمانە تۆزێ لە کاتی گۆرانی وتنا گەردەمت بکەیتەوە دڵنیا مەتوانی ئەم هەموو بۆشاییەت هەیە ناتوانی بەکاری بێنی، بەڵام لە کاتی کردنەوەی قورگ و دەم و ئەم سپیسەیە ئەتوانی بەکاری بێنی جوانترین ئەداعەکەی نەشاسکەمترەکەی. سێ هەناسەدانی هەڵا تووشی کەم و کورتی دەکا لە کاتی گۆرانی وتنا. پێشتر لە ڤیددیۆکانی تا باسم کردووە وەرە هۆنراوەی گۆرانەکە بێنە ئەگەر تۆ کەسێکی ئەکادیمی نیت یاخود نازانی نۆتە بخوێنیتەوە کێشە نییە، وەرە بۆ خۆت نەخشەیە دروستکە گۆرانەکان بنووسەرەوە دێر بە دێر هەوا بۆ خۆت دانێ لە بینەکانیە دێڕەکان کە بە دوولەتەوە لێرە لە بەشی یەکەمیە هەناسەی وەرگرە بەشی دووەمی تەواوکە دڵنیا بە هاوکاریتەکە هەتا وردە کە پرۆڤەی پێکەی ڕۆژانە ماسڵ میمۆری بڵێن ئەو ماسولکانە وەکو بۆ بێهێنانەوە بیر دەخەنەوە کە لەکوێ هەناسەت وەرگرت و هاوکاریتەکە بۆ بەشی دووەمی گۆرانەکە نوقسانی پێوە دیار ناکات. چوارەم کە ئەویش هەمان شێوە پەیوەندی هەیە بە هەناسەدانەوە زۆرێک لە وشەکان کە یاخود لەو گۆرانیانەی کە بۆ مەنێرن کە گوێ لێ یەگرم سیرەکەم هەیانە هەمویان بە هەواوە دێتە دەرەوە. تۆ ئەگەر بزانی کە هەوایەکی زۆرت هەڵمژیوە باشە ئەبێ وتمان ئەوەنە زۆر هەوا هەڵمەمژە هەتاکو و باڵانسی تێکچە ورگە زیاد لە حەد بە ئاسێ بڵێن ئەوە تەنها لە پرۆڤەکردنە ئەتوانی هەناسەی وا هەڵمەژی ئەویش بۆ هاوکاریکردن لەوەی کە هەتا ورگت هەوای زۆری تێکەی لە کاتی پرۆڤەکردنە نەک لە کاتی گۆرانیتنە هەتا هەوای زۆر بکەیتە ناو سکتەوە بۆ ئەوەی سیەکانت بێتە خوارە و مەجای بێ هەوای قوڵ هەڵمژە هەتا بنی سیەکانە پاک بێتەوە هەوای ژەهراوی تیانەمێنێ. ئەمە زۆرترین کێشەیە ئەم چوار خاڵە ئەم
چوار هەڵە زەقە گەورەی کە هەمیشە گۆرانی بێژەکان بە خۆشمانەوە لە کۆن و لە نوێکانە و لە دەنگ بێژەکانەوە کە هەمان هەڵە ئەکەن تکای ئاگدار بن پێم خۆش بوو ئەم ڕوونکردنەوەی بدەم چونکە زۆرێک لە ڤیددیوەکان گوێم لیانە بێ زۆرینەی ئەم هەڵانە دووبارە بێتەوە هیوادارم سوودی لێ بینن ڕێزی ئەمەلی سعید کوردە قبولکەن ئومێ دەکەم سوود ببینن لەم ئامۆژگاریانە یاخود لەم ڕێنمایانەی کە داوای دەکەن و من پۆستیەکەم بۆتان من زۆرێک ڤیددیوەکان لە یوتیوبی خۆم لە ئەمەل سعید کووردە توانن سەبسکرایبیکەن هەر ئێستا بۆی ئاگادار بن لە هەموو ڤیددیۆنەکان کە بڵاویەکەمەوە لە هەموو ڕێنمایەکان بە ئومێدی ڕۆژێکی خۆش بە هەموو لایەکتان خواتان لەگەڵ